ئەو ئیشوکارانی کە ئێستا هەیە تەنانەت ئەو پرۆژە گەورەکان بیزنەسە گەورەکان براندە گەورەکان لە بوارە جیاوازەکانە زۆربەی زۆریان لە هەنگاوی بچووکەوە لە پرۆژەی بچووکەوە دەستیان پێکردو وردە پەرەیان پێداوە کردویانە بەوەی کە ئێستا هەیە ئەگەر ئێوەش بەتەمان لە پرۆژێکی بچووکەوە دەست پێ بکەن لاانێن نەزانن لە چیۆ دەست پێ بکەن لەوانەیە چەند جار هەڵتان بۆ دابێت بەڵام شکستان هێنابێ لە ئەم بەشەی بەرنامەکەمان زانیاری وەرئەگرن لەسەر ئەوەی کە هەنگاوەکانتان بۆ بناغەنان بۆ پرۆژەیەکی بچووک ئەبێ بە چ شێوەیەک بێت بۆ ئەوەی کە دواتر بتوانن وردە پەرەی پێبن و ئینشەڵا بیکەن بە ئیشوکارێکی گەورە بە بۆی کە لەسەر ئەم بابەتەش زانیاری وەربگرین ئەچینە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز میروان عەلی ڕاهێنەر لە بزنسی بچووک کاک میروان سڵاوی لێبێ زۆر بەخێر بێت کاک میروان هەر بۆ ئەوەی کە پرۆژێکی بچووکمان هەیە بزانین ئەبێ لە چیەوە دەست پێ بکەین پێمان بڵێ پێویستمان بە چی هەیە هەنگاوەکان ئەبێ چۆن بنین ساڵ لە بینەران سەبارەت بە گەنجێکە بیرۆکێکی بۆ بزنسێکی بچوو بۆ کارێکی بچووک سەرەتا بێ ئامادەسازیە بکات بۆ نمونە سا گەنجی ئێمە کە بیرۆکێکی بۆ کارێکە بێ ڕەنگە لە سەرتا کێشەی پارەی هەبێت ئەو کێشانە تۆزە ئاساییە ڕەنگە تووشی هەمومان بێ کە بیرۆکێکمانێ بۆ کارێکمانێ بینە ناو دنیای کارەوە من زۆر کات بە پێ و بیئی کە لە چاودەرمە زیاتر گەنجم لە چاودەرە کە ئەڵەم بیرۆکێکمانێ بۆ کار زیاتر ئاڕاستیانەکەم بۆ ئەوەی کە ئامادەسازیەکە بکەن بۆی کە سکیل لە خۆیان نازیا بکەن سکیلەکانی خۆیان بدۆزنەوانێ بۆ نمونە ئەتوانن لە مارکێتینگە شارەزایەتیەکی تاڵ وەربگرن بۆ بزنسی بچووک شتێکە زۆر گرنگ بێ لە ئێستایە دیجیتال مارکێتینگە من ئەڵم ئەگەر مەرجە ئەگەر شارەزایەتی لە دیجیتال مارکێتینگ نەبێت زۆر قورسە بێت بۆ ئەوەی کە پرۆژەکەت بەرەو گەورەبوون بچێت بۆی بچێتە ناو خەڵکەوانێ بۆیە مەرجە تۆ شارەزایەتی لە دیجیتال مارکێتینگە بێت ئەمە بۆ نمونە چی ئەبێ لەسەری بزانێت بۆ نمونە توانی ئێستا دیجیتال مارکێتینگ خۆی لە سەرتاوە ئەگەر باسی بکەین سەرەتا بە ڕیکلامەکانی کارەکان لە ڕۆژنامە گۆڤارەکانەوە دەستی پێکردو دوایەوە بە ڕادیۆ و دوایەوەش بە تەلەڤیزۆن بەڵام تەلەڤیزۆن تام سەردەمەش کە کاتی تەلەڤیزۆن بووە ڕەنگە زۆر بزنسە گەورەکان توانی بێتیان سوود لە دیجیتال مارکێتینگ وەربگرن بەڵام ئێستا کە سەردەمی سۆشیال میدیا زۆر بڵاوە لە ناو هەمومانە ئەتوانین هەموو خاوەنکارێک سوودی لێ وەربگرێت چه ئەوانی کە بزنسی گەورەیان هەیە و چه ئەوانش کە بزنسی بچووکیان هەیە ئەتوان سوودێکی زۆر باشی لێ وەربگرن بۆ نمونە ئەتوانن کە بۆ ئیشی گروپاتی گەشتیاریەکەن ڕیڵ بکەن فیدباکی ئەو گروپاتانە وەرگرنەوە کە ئەیان بن بۆ گەشتێک ڕانچی بۆ لەسەر ئەو سێرفسانی کە پێشەشیان کراوە لە گروپاتەکەیە ئەمانە ئەتوانێت هەمووی سوودیان لێ وەربگیرێ بۆەوەی کە کارەکەیان بە خەڵک زیاتر بناسیێنرێت و بچێتە ناو خەڵکەوە زۆر کات ئێمە بە باسی گەنج بکەین یعنی بۆ بینی لە زانکۆکان لە پەیمانگاکانی تر لە بواری کوشت و کاڵە لە کۆلێژە جیاوازەکانە هەیە لێ بە شێوازێکی زانستی و ئەکاتمی فێرە بێت لەوانەیە ئەوانەی کە بەڕێزی ئاماژەی پێی پێش ئەوی کە تۆ دەست بێتە کارێکی بچووک بۆی کە کارێکی گەورە بینا بکەی هەمووی زانیاری هەبێت بەڵام کەیەتە دەرەوە هیچ ناتوانێت بکات ئایا ئەمە خۆیەتی کە ناوێ هەوڵەکانی بخاتە گەڕ یاخود پێویستی بە پشتگیری و مادی هەیە بۆی کە بتوانێت زیاتر پەرە بە کارەکەی بە ئەمە چی بکات لەم نێوەدا بەڵێ قسەکەی جەناب ڕاستە بەڵام ئەتوانین بڵین زیاتر لە زانکۆیە لە کۆلێج زیاتر بەشە زانستی و عیلمەکەی و مێژوەکەی خوێنرێت بەڵام ئێمە توانین من زۆر کات پێیان ئەڵم کە بچن ئەزمون وەربگرن چن ڤۆڵنتێری بکەن لە دەستگایەکی کارکردن یاخود بە کارمەندیش بیان زۆر غەڵەتە ئەگەر دواوی بوون لە جامعیتە دەرەوە یەکسەر بیرۆکەی کارکی یەکسەر دەست پێ بکەیت ئەمە زۆر کاشکستێنە بۆیە ئەگەر ئامادەسازی بۆ بکەیت چیتەوەی کار بکەیت ئەزمون زۆر گرنگە زۆر کات خەڵک هەیە لە بەشێکی جیاوازی تاوا کردو بەڵام دوایەوەی کاتۆتە دنیای کارەوە لە بوارێکی ترا ئەزمموی وەرگرتووە لەو بارەیە زۆر سەرکەوتوو بووە من ئێستا خەڵکە ناسم بەشی کۆمپیوتەری تاوا کردووە بەڵام ئێستا لە دوایەوەی کە هاتۆتە دەرەوە لە زانکۆ لە بواری تکت بڕینەوە تێحجزکردنەوەوانە ئیشی کردو ئێستا لە تۆپە لە سلێمانی و زۆر شارەزای لە بوارکەی خۆی و دوای خۆشی چەندین کەسی تری فێر کردووە دەڵانێ باشە ئەگەر من بمەوێت ئەم پرۆژەیە دەست پێ بکەم بێگومان کۆمەڵێک ئاستەنگ و کێشە دێنە باردەبم بۆی کە من بەرچاوڕوونیم هەبێت
چاوەڕوانیەکان ئەبێ بە چ شێوەیەک بێت با بڵێن مشوری خۆمی لە ئێستاوە بخۆم ئەبێت لە چ ڕێگەیەکۆ من ئەم بربەستانە بزانم چین ئاستەنگەکان زۆرن بە تایبەتر لە وڵاتی ئێمەشە هەرچەنە ئەگەر هەوڵێکی زدی بدرێت ئەو کەسە زۆر گوێ لە قسەی نێگەتیڤ نەگرێت لە خەڵکی ئەمە زیاتر قسەی نێگەتیڤش زۆر کاری لێکە زۆر خێرەکاری لێکە زۆر چێ بە دواوەیە کە خۆی هەوڵ بە ئێستا تۆزە بیانوێنانەوەش زۆر باش نییە بەڕای من چونکە ئەگەر کەسێ زانیاریکی بوێ لە بوارێکە کەسە بە کلیکردنی هەموو تاوی ئینفۆرمێشنەکان دەستێکەوێت زۆر ئەتوانێت کۆشتی ئۆنلاین وەربگرێت لەو بوارانەیە تەناوەیە کە کێشەکە مادی بێت لەوانێن بەس من زۆر کات پێیان ئەڵێم پرۆژە و بیرۆکەکە و ئامادەکە زۆر وا هەست بکە لار کاتێکا بێت سەرمایه‌دارێک کۆمپانیا گێت پرۆژەکە و لێ وەرەگرێت و خاتە جێبەجێکردنەوە هیوادارم لە وڵاتی ئێمە زیاترمە بەرەو پێ بچێکە سەرمایه‌دار بیر لە ئەوە بکاتەوە کە گوێ لە گەنج بکرێت چی بیرۆکەیەکیەیە بۆی پرۆژەکە بێکەوە بەرەو پێش بەرن و جێبەجێ ئێستا خۆی سەرکۆ ئەو کەسانەی کە لە بوارەکان زۆر جاڵانە نهێنی ئیشەکە بە تۆ نەڵێ بۆ ڕکابەرێک بۆ خۆم زیاب بکەم تۆ کە هاتیتە ئەم ڕێگەوە کاتە بە چیا بزانێت گلانێت چ مەترسێک لە بەردەم تابێت کاک میروان چۆن هەموو شتێک گلانێت تۆ لە ئینتەرنێتان نەتوانی بیدۆزیتەوە بەڵێ ئەمە شەگەڕێتەوە بۆی کەوتم ئەزمون بکەن زیاتر بچنە ناو کارکردنەوەوانێ چۆن جیاوازیەکان دۆزنەوانێت بە چی شتێکە توان ڕکابەتی لەگەڵ ئەو کەسانە بکەن کە لە کارەکەیە هەن چۆن بتوانن جیاوازیە ببەخشن بۆی کە کڕیار بۆچی ئەمان هەڵبژێرێت بۆچی وا بکەن کە نەچنەوە بۆ هەمان کارەکان ئەو کەسانی کە لە کارەکانی ترا هەن ئەمان هەڵبژێرن بە جیاوازتر بیان بینن زۆر باشە ئێستا زۆرینەی کارەکان یا بزنسە بچووکەکان چۆتە نێو تۆڕە کۆمەڵاتیەکانەوە کەسێک پیجێک بۆ خۆی داانمێ خانمێکە لەوانێ لە دەستڕەنچینیە بتوانێت لە ڕێگەی پیجەکەیەوە کۆنتاک دروستکە لەگەڵ هەموو کەسانی کە پێویستیەکانی ئەوی هەیە و گەنجێک بێت بڵێ کۆمەڵێک داهێنانم کردووە ئەمێ ئەم داهێنانە پێشکەشکەم و بەڵام ئەم پیجانش کەوتونەتە چێبڕچێ ئەمانە تا چەند ڕێگەیەکە بۆی کە تۆ بتوانی کارێک و پیشەیەک بۆ خۆت دۆزیتەوە بەڵێ زۆر کات ێسم سەرنجی خوێندکارەکان نییە و 4 ساڵی کە خوێندکارن لە هەر بەشێک لەو بوارەیە پیجێکدانێن ئەمە بە هەنگاوێکی زۆر باشە چونکە کەسانێکی زۆر کە حەزیان لەو بوارەیە کۆیەکەنەوە لە چاودۆری خۆیان کە دواتر دەستیان کرد بە کارەکە ئەمە زۆر ئاسانترە چۆنەڵی مشتریەکی حازرە بێ بۆ کارەکەت ئەمە لە زۆر ڕوشەوە تۆ توانی سوودی لێ بینی تۆ بۆ نمونە کەسێک لەوەی کە دوکانێک دانێ ماگانە کرێکی زۆر بات جگەلەوەی کە تۆ هیچ کرێک و هیچ کرێ بین پارێکی پێشەکیش نایی تۆ قانجازێکی باشترەکەی ئەمە ئەبێتە ئەوەی کە دەستکەوتێکی باش بۆ گەنجە دەبخات دەستکەوتێکی زۆر باشە تەبعاً ئێستا لە دوای بازارە سەرکیەکەەوە بازاری دووەم بۆ ساختکردنەوەی بەرهەم و کارەکان ئۆنلاینەوە بەڵێ ئامێر ئەلکترۆنیەکانە کە توانین زۆر سوودی لێوە بکرین بە تایبەتی گەنج ئەتوانێت برە زۆر خۆی بەخۆی با لەم بوارەیە باشە تا چەند لەگەڵ ئەوەیە کە کاتیش دابنرێت بۆ ئەو پرۆژەیە بۆ نمونە من بڵێم ئەبێ لە ماوەی 6 مانگە بەم ئاستە بگەم ئەگەر نەگەشتم لانەیە ئەم ئیشە بۆ من گونجاو نەبێ ئەبێ بیگۆڕم لەگەڵ ئەمە هەی ئیش بگۆڕێت پرۆژە بگۆڕێت کاک میروان پرۆژەکەش ئەگەر تۆ توانی بڵێ پلانی ئەیم سەرکەوتو نەبوو پلانی بی بەکارێن کە شکستیانە لە کارێکە زۆر خەتەرەوەی کە یەکسەر واز بێنی شکستەکەی خۆ نابێ قوڵ بکەیت و بۆ ئەوش کە پەلە بکەیت لە ئیشکردنە من وکو خۆم کە سەهنگاو بۆوانێ بە خاوەنکاری خۆم بیرۆکەکەم چەند ساڵێکە هەیە بەڵام بیرۆکەکەی من بۆ نمونە لە بواری تراڤڵ ئەجێنسیەکە هەموو کات بیر لەواکەمەوە چ استراتیژیە دانم چ پلانێ دانم بۆی جیاواز بێ لە تاوی تراڤڵ ئەجێنسیەکانی دیکە چۆن سەرنجی خەڵک ڕابکێشم چ پلانێکمە بێ بۆ بە براندکردنی کارەکەم چۆن چ پلانێکمە بێ بۆ دیجیتال مارکتینگ بۆ مارکتینگ ئەگەر پرۆژەکە و ئاشکرا نەکرێت ئەگەر بەڕاستی پرۆژەی خۆت بێت یەک تۆز بۆمان شی ئەەکەیتەوە بۆ نمونە لە ئیشێک وەکو ئەیجنسیەکی گەشتکردن نووسنگەیەکی گەشتکردن ئەبێت شتێکی بۆ نمونە جیاواز بکەیت کە لەوانەی تر نەچێت هەر تەنیا بواری دیجیتال مارکتینگەکەیەتی یان لە خزمەت گوزاریشتی شابێت تۆ جیاواز بێت بەڵێ ئێستا لە تراڤڵ ئەجێنسیەکان ئێرە بینین تۆزە سەرفسەکانیان هەر لە چوارچێوەیەکی دووبارەیە مەتوانین نوێگەری بۆ بکەین نەتوانین شتی دیکەی بۆ زیاد بکەین
کە لە هەنێ سرویسێ تا ئەسم لە تاوی ناوچەکەش نایبین نەک لە کوردستان تۆ توانی ئەمانە بخۆزیتەوە بۆ خۆت ئەگەر سەرنجی ئەو خاوەنکارانە بین لە تاوی عالەمیشە کە باسی چیرۆکی سەرکەوتنی خۆیانەکەن زیاتر ئەوە گێڕنەوە کە پشتێکیان لە بژاردووە کە لەو ناوچەیان نەبووە شتەکان تازە بووە ئەمە هۆکارێکی زۆر تەواو بۆەوەی کە ئیشەکە بەرەو سەرکەوتن و گەورەکردن بڕوە زۆر باشە هەندێک گەنجمان هەیە هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەوڵی یاوە کارەکەی بە تیمۆڕ بکات یعنی چەند کەسێک کە لەگەڵیا بەیەکۆ ئەڵقەیەک ببەستن بۆی کە بتوانێت کارەکەی بەرفراوان بێ ئەم بەرفراوانی ژوای کردووە کە بتوانێت زیاتر بۆ نمونە ئەگەر لە پەیجەکەی ڕکلامی جلو بەرە بکە یعنی ئەم هەوڵیاوە جیاواسە لەو پەیجانەی تر ئەگەر ماوەی 10 ڕۆژ پێ بگام لە 2 ڕۆژا بیکەێنێتە دەستێ ئەم کارکردانە کاری زووتر و کاری کوالێتی و کاری باشترکردن و کاری نرخی کەمتر و ئەمانە تا چەندوا لە تۆکە پرۆژەکە بەرەو سەرکەوتووە بە تاکیدەوە شکرێتەوە قاڵبۆی کە باسمان کرد جیاوازیە کە بۆی کە واکە لە کڕیارەکان ئەمان هەڵبژێرن کارەکانی ئەمانیان بەلاوە باشترە بێت و سەرنجیان ڕاکێشێ لە کۆتایی شامانە ئەم تیمۆرکانە کارەکانیان زۆر خێراتر ڕواکە و سەرکۆ باسی کرد زۆر باشتر بێتەوە پەیوەندیەکانی زیاتر زۆر جار هەیە بۆ نمونە تۆ لە تۆڕێکی کۆمەڵایەتی پەیجێکە لەوانەیە هەر باسی خۆمان بکەین لە عێراقا وە لە بەغدادا لەم کەل و پەلانە دەگات دەست ئەم تیمۆرکە بە کاراسانی بۆکەن ئەو بەستنەوەی شوێنە دوورەکانیش تا چەند گرنگە بۆم ئاڵوگۆڕکردنی کەلوپەل و بتوانی کارێک بۆ خۆ بدۆزیتەوە بە تاکید کڕیا زۆر گرنگی بۆ وایە کە کاڵاکە بە زووی و بە سەلامەتی گاتە دەستی ئەمە زۆر گرنگەوە خاڵێکی تریش بۆ تیمۆرک ئەوەیە کە سەیرەوە بکەین بۆ نمونە بزنسی بچووک ستانداردەکەیەوە 15 کارمەند بۆ خوارەوەیە ینی 15 کارمەند کەمتر ڕەنگە خاوەنکارەکە لێ کاتە ئاکتینگی زۆر بەشی زۆر بوار بکات بۆ مارکێتینگ بکات و لەوانەیە نەتوانین سافێدان بنی بۆ مارکێتینگ بۆ بەڕێوەبردننی سۆشال میدیاکات بۆ ژمێریاری ڕەنگە خاوەنکارەکە تەنها ئەکتینگی لێ کاتە ئەکتینگی هەموو بوارەکان بکە بەڵام تیمۆرکەکە توانی کارێکی پێکەوەی و باشتر بکەیت و خێراتر کارەکان بەڕێوە بەریت زۆر سپاس دەکەن کاک میروان هیوادارین هەر کەسێک بەتەمایە پرۆژێکی بچووک کاری لەسەر بکات یەکەم خاڵ ئەوە بێت کە بوێر بێت و بێگومانیت تۆ کە بوێریش بوویت سەرکۆ دێتە بوارەکە و ڕوبەڕووی شکستیش ئەبیتەوە گرنگەوەی لە شکستەکانش ئەزمون وەرگێت ڕاست دەسەکانە خۆش بێت دووبارە سپاس مامەدە دەست خۆش